بەشداری وەفتێکی پەیوەندیەکانی کۆمەڵەی شۆڕژگەر لا چلەی ماتەمینی شەهید نیگار حسێنی لە شاری هەولێر. بە بەشداری وەفدێکی پەیوەندیەکانی کۆمەڵەی شۆڕژگەر لە هەولێر چلەی ماتەمینی شەهید نیگار حسێنی پێشمەرگەی پارتی ئازادی کوردستان کە لە بەرەکانی شەڕ دژ بە داعش لە مەحوەری کەرکووک شەهیدکرا بەڕێوەچوو. ڕۆژی هەینی 25 ڕەسبەر وەفدێکی پەیوەندیەکانی کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران لە شاری هەولێر بەشداریان لە ڕێوڕسمی چلەی ماتەمینی شەهید نیگار حسێنی پێشمەرگەی پارتی ئازادی کوردستان کە لە بەرەکانی شەڕ دژ بە داعش لە مەحوەری کەرکووک شەهیدکرا لە شاری هەولێر کرد. ئەم ڕێوڕسمە لە هۆڵی سوبحی کۆیی لە پارکی شەهید سامی عەبدوڕەحمان لە شاری هەولێر بە بەشداری کۆمەڵێک لە حیزب و لایەنە سیاسیەکانی هەر چوار پارچەی کوردستان بەڕێوەچوو. لەم بۆنەیەدا نوێنەرایەتی کۆمەڵەی شۆڕژگەر لە شاری هەولێر بروسکەی ماتەمینی خۆیان پێشکەش بە پارتی ئازادی کوردستان و بنەماڵەی شەهید نیگار حسێنی کرد. بەشداری پەیوەندیەکانی کۆمەڵە لە ڕێوڕسمی ڕێزگرتن لە سەرۆکی پارتی یەکێتی دموکراتی کورد لە سووریا لە شاری هەولێر بە بەشداری وەفتێکی پەیوەندیەکانی کۆمەڵە لە هەولێر چوارمین ساڵیادی کۆچی کاک ئیسماعیل عومەر سەرۆکی پارتی یەکێتی دموکراتی کورد لە سووریا لەو شارە بەڕێوەچوو. ڕۆژی شەممە ڕێکەوتی 18 2014 زاینی بە بۆنەی چوارمین ساڵیادی کۆچی کاک ئیسماعیل عومەر سەرۆکی پارتی یەکێتی دموکراتی کورد لە سووریا لە شاری هەولێر ڕێوڕسمێک بە بەشداری حیزب و لایەنە سیاسیەکانی کوردستان بەڕێوەچوو. لەم ڕێوڕسمەدا وەفتێکی پەیوەندیەکانی کۆمەڵە لە شاری هەولێر بەشداری ئەم ڕێوڕسمەیان کرد. ڕێوڕسمەکە بە چەند ساتێک بێدەنگی بۆ یادی هەموو شەهیدانی ڕێگەی ئازادی کوردستان بەڕێوەچوو. پاشان مەحموود باقی سابر نەسراو بە ئەبوو سابل لە ئەندامی سەرکردایەتی و نوێنەری ئەو پارتە لە هەرێمی کوردستان بەم بۆنەیەوە وتەیەکی پێشکەش کرد و ڕێوڕسمەکە بە خوێندنەوەی ژیاننامەی هەڤاڵ ئیسماعیل عومەر و کۆمەڵێک شێعر و پەخشان کۆتایی پێهات. بەڕێوەچوونی کۆبوونەوەی کومیتەی هێزە سیاسیەکانی کوردستانی ڕۆژهەڵات لە شاری کۆڵنی ئاڵمان ڕۆژی یەکشەممە ڕێکەوتی 19 ئۆکتۆبری 2014 کومیتەی هێزە کوردستانیەکان کۆبوونەوەیەک بە بەشداری حیزبە سیاسیەکانی ڕۆژهەڵات واتە کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران کومیتەی ئاڵمان ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران کۆمەڵە کومیتەی ئاڵمان حیزبی دیموکراتی کوردستان کومیتەی ئاڵمان پارتی ئازادی کوردستان کومیتەی ئاڵمان و هەروەها بڕیاروا بوو کە حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بەشدار بن بەڵام بەهۆی کێشەی تکنیکیەوە نەیتوانی بەشداری بکات. کۆبوونەوەکە سەبارەت بە هاوکاری لە خاڵە هاوبەشەکاندا و هەروەها پرسی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات و ناوچەکە و ئێران بوو کە تێیدا باسێکی چڕوپەر درایە بەرباس و لێکۆڵینەوە و هەمووان توانیان بیر و ڕای خۆیان لەم بارەیەوە دەرببڕن. چوارەمین کۆنفرانسی ژنانی کوردستانی ڕۆژهەڵات لە نۆروێژ بەڕێوەچوو. ناوەندی کۆنفرانسی ژنانی کوردستانی ڕۆژهەڵات ئەم ساڵیش هەروەک ساڵانی پێشوو کۆنفرانسی ساڵانەی خۆی دەست پێ کرد. کۆنفرانسی ئەمساڵ کە دەبێتە چارەمین کۆنفرانسی ژنانی کوردستانی ڕۆژهەڵات ڕۆژی شەممە ڕێکەوتی 18 ئۆکتۆبری 2014 زاینی لە وڵاتی نۆروێژ دەستی پێکرد و تاکو یەکشەمبە 19 ئۆکتۆبر بەردەوام دەبێت. کومیتەی ڕێخستنی کۆنفرانسی چارەم لە ژێر ناوی بزوتنەوەکانی ژنان لە کوردستانی ڕۆژهەڵات لە سەردەمانی پێش شۆڕشی گەلانی ئێران تا ئێستا و هەروەها کێشەکانی ڕێگەی ئەم بزوتنەوەیە دەبێت. هەر سەبارەت بۆ کۆنفرانسە و چۆنێتی بەڕێوەچوونی و هەروەها گرنگی کۆنفرانسەکە بەڕێز ناهید بەهمەنی ئەندامی دەفتەری سیاسی کۆمەڵە و بەرپرسی ڕێکخراوەی کۆمەڵەی ژنانی ڕۆژهەڵات بەم شێوەیە دووە. لە ڕۆژەکانی 18 و 19 مانگی ئۆکتۆبری 2014 چوارەمین کۆنفرانسی ژنانی ڕۆژهەڵات لە شاری ئۆسلۆ لە وڵاتی نۆروێژ بەڕێوەچوو لەژێر عنوانی بزوتنەوەکانی ژنانی ڕۆژهەڵاتی کوردستان پێش شۆڕشی گەلان تا بە ئێستا و کێشەکانی ئەم بزوتنەوانەیە. لەژێر ئەم عنوانەدا وتار و باس و تەرحی زۆر جۆر بە جۆر هاتە ئاراوە لەلایەن زۆرێک لەوانەی کە وەکو وتەبێژ لەو کۆنفرانسە بەشداریان کردبوو کە بریتی بێ لە کەسایەتی سیاسی خەباتکارانی مافی ژنان کۆمەڵناس و کۆمەڵێکی دیکە لەوانەی کە مشتاقی ئەو جۆرە بەحسانن و چالاکن بە جۆرێ لە جۆرەکان لە خەباتی مەدەنی لە کوردستانی ڕۆژهەڵات. ئەو کۆنفرانسە 2 ڕۆژ دەخایەنێ و لە ئاخردا بڕیار ئەوەیە لەسەر قەتعنامەیە و یان نەتیجەیەک بە کۆنفرانسەکە دوایی کۆتایی پێبێ.
کۆمەڵێک زۆر لە پیاوان و ژنانی چالاکانی مەدەنی و بوارەکانی مافی ژنان و مافی مرۆڤ لە کوردستانی ڕۆژهەڵات نوێنەری حیزبە سیاسیەکان و زۆرێک لەوانەی لایەنەکانی دیکەی خەباتی سیاسی مەدەنی لە کوردستانی ڕۆژهەڵاتی تێدا بەشدارن. ئەو تەوەرانەی کە عومدەتەن پێشکەش کراوە بۆ کۆنفرانس و قسەی لەسەر کراوە و مناقشەی لەسەر کراوە بریتیە لە لایەنەکانی جۆر بە جۆری زڵم لە ژن و ستەمکەشی ژن لە کوردستانی ڕۆژهەڵات، لە دین و ئائین، تەئسیراتی کولتوری پیاوسالاری و تەئسیرات و کاریگەری ڕەوانی ڕۆحی کۆمەڵایەتی و ئینسانی لەسەر ڕۆح و جەستەی ژن. دیارە زۆربەی ئەو وتارانەی پێشکەش کراوە بە پێز بووە و توانیویەتی زانیاری و ئیطلاعاتێ ببەخشێ بە بەشداربووان و لە هەروەها لە هەمان کاتیشدا مناقشە کراوە لەسەر جەنبەهای جۆر بە جۆری ئیرائەی باسەکان، چه باسە لەباری مێتۆدیکەوە و چه لەباری ناوەرۆکەوە. من بەش بە حاڵی خۆم گرتنی ئەم کۆنفرانسانە کە بۆ خۆم یەکێ لە دامەزرێنەرانی بووم ئەوەڵینی لە شاری سلێمانی بە بەڕێوەبردن و بە ئیسلاح بەڕێوەبەری کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات لە ساڵی 2011 بەڕێوە چوو تا ئەو دەم کەم و زۆر تێدا دەخیل بووم. وجودی ئەم کۆنفرانسانە بە شتێکی مفید و بە بەرهەم دەزانم بۆ ژنی ڕۆژهەڵات بە تایبەت ئەلعان لە بارودۆخی ئەلعاندا کە بەداخەوە یعنی لەلایەنێکەوە بە خۆشیەوە کێشە کۆمەڵایەتی سیاسیەکانی ناوچەکانی دیکەی کوردستان بە فراوانی ئەکەوێتە بەر دیدەی کۆمەلگای جیهانی، ئەکەوێتە بەر ڕخنەی لایەنگرانی مافی مرۆڤ لە هەموو جەنبەکانەوە و لەسەری قسە دەکرێت کە وەزعی بەگشتی کورد لەو سێ پارچەکەی دیکە چۆنە. بەڵام بەداخەوە ئەمە لایەنە باشەکە و ئەرینیەکەیە، لایەنە منفیەکەیەوەیە بەداخەوە کێشەی نەتەوەیی و سیاسی لە کوردستانی ڕۆژهەڵات و لەوانە کێشەی ژنەکانی و ستەمکەشی ژن لەو بەشە لە کوردستان ئەلعان زۆر باس ناکرێ و سەرنجی دنیای نێونەتەوەیی و مەراکز و ناوەندە سیاسی و کۆمەڵایەتیەکانی زۆر بۆ خۆی ڕانەکێشاوە. پێش ئاڵوگۆڕەکان ئەخیر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، هاتنی داعش و ئەو کێشانەی کە هاتووەتە ئاراوە لە کوردستانەکان و مەسئلەی سووریە، ئەم کۆنفرانسە 3 ساڵ بوو بەردەوام دەچووە پێشەوە بە مەبەستی پێکهێنانی یەکگرتووی و یەکدەنگی و ئینسجامێک لە نێوژنی ڕۆژهەڵات و لەو فرسەتەی کە لە تاراوگەیە هێزی ژن بتوانێت خۆی ڕێک و پێک بکا و خۆی قەوی بکا بۆ ئەو ڕۆژانەی کە بە ئیسلاح ڕەوزەنەیەک لە ئاڵوگۆڕ و یا چوون بەرەو ئەوەی دەسەڵات لە کوردستانی ڕۆژهەڵات بکەوێتە دەستی کورد، خۆی ئامادە بکا و ژن نەکەوێتە پەراوێزی کێشە کۆمەڵایەتی و سیاسیەکانی دیکەوە و قودرەتمەند بێتە مەیدان، بە تایبەت کە ئەزموونی وەرگرتووە لە تەجروبە و بەسەرهاتی کوردستانەکانی دیکە. ئەمە هەر ئیدامەی دەبێ و هیوادارم هەروەک لەو کۆنفرانسەشدا نیشانی داوە کۆنفرانسی چوارم بە ناوەرۆکتر بووە لە ئین سێ و هەروەها ئەوانی دیکە بە ناوەرۆکێکی باش و بە ئاراستەیەکی جواندا و بە نرخ و کاریگەر بچێتە پێشەوە کۆنفرانسانە و بتوانێت ئەو مەبەستە بپێکێ، واتە ژن لە دەوری ژنی ڕۆژهەڵات لە دەوری یەک کۆ بکاتەوە، هاودەنگیان بکە و مەسئلەی تەلاش و تێکۆشان بۆ سەرخستنی و بەدیهێنانی مافەکانی ژنان لە کوردستانی ڕۆژهەڵات بخاتە دەرەجەی ئەوەڵ و گەشە و دیاریەکی زۆرتر بدا بە بزوتنەوەی فێمینیستی لە کوردستانی ڕۆژهەڵات. من بەش بە حاڵی خۆم تا ئێستای خۆشببینم و هیوادارم هەروەش بچێتە پێشەوە. لەلایەن کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵاتیشەوە لەم کۆنفرانسە هەیئەتێکی ئەم ڕێکخراوەیە بەشدار بوون، بریتی بوو لە من ناهیدی بەهمەنی،
دڵنیا ڕەحیمزادە و تەواری مەدەڕسی بە کۆمەڵێک زۆر لە ئەندامان و کادرەکانی کۆمەڵە لە وڵاتی نۆروێژ لە بەڕێوەبردننی کۆنفرانسەکە و کۆمەک پێکردنی دەخیل و بەشدار بوون. کۆبوونەوەی کومیتەی ڕێکخستنەکانی کۆمەڵا لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕۆژی سێشەممە ڕێکەوتی 21 ئۆکتۆبری 2014 کۆبوونەوەیەک بە بەشداری ئەندامانی ڕێکخستنەکانی کۆمەڵا لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە شاری فێرفاکسی پارێزگای ڤیرجینیا بەڕێوەچوو. لەو کۆبوونەوەیەدا باز لە کۆمەڵێک بابەتی پەیوەندیدار بە چالاکیەکانی ئەو دەورە و داهاتووی ڕێکخستنەکانی کۆمەڵە لە ئەمریکا کراو، هەروەها بە لەبەرچاوگرتنی بەربڵاوی و دووری ژمارەیەک لە هاوڕێیانی نیشتەجێ لە پارێزگاکانی دیکە لە ناوەندەکانی کاری واشنگتۆن چەند بڕیارێک لەسەر چۆنیەتی دابشکردنی چالاکیەکان و دروستکردنی میکانیزمێکی گۆنجاو بۆ ئەو هەلومەرجە دەرکرد. لە کۆتاییدا لە ڕێگەی دەنگدانی ئەندامان هەریەک لە هاوڕێیان قاسم وەیسی وەک نوێنەری کۆمەڵا لە کۆنگرەی نەتەوەکانی ئێرانی فدراڵ لە ئەمریکا و فەرهاد فەلاحی وەک بەرپرسی ڕێکخراوی کۆمەڵەی لاوانی ڕۆژهەڵات لە ئەمریکا هەڵبژێردران. بینەرانی بەڕێزی بەرنامەی پێکی کۆمەڵا، ئێستاش کلیپی چالاکی و جەولەی سیاسی نظامی پێشمەرگە قارەمانەکانی کۆمەڵەتان پێشکەش دەکەین کە لە ساڵی 2014 لە کوردستانی ڕۆژهەڵات ئەنجام دراوە.
بێت.